سەیکە قوربان ئەزانی بەهەشتی هیچ کەسێک لە ئێمە وەکو یەک نییە؟ بەڵێ وەکو یەک نییە. ئەتوانیت بەهەشتەکەت لە بەهەشتەکەی غەیری خۆت قەرەباڵغتر وێ، ڤێلا و کۆشک و تەلاری زیاتر بێ. لە ڕێی چی؟ لە ڕێی ئەم دەخاڵەی کە ئێستا باسێکەکەم هەمووی فەرمودەی سەحیحی لەسەراتووە. هەر کەسێک لە دنیاە زۆر جێبەجێیان کە بەهەشتەکەی قەرەباڵغترە، ڕازاوەترە. یەکەمیان خوێندنی قول الله ئەحەد. ئەزانم ئەزانی ئەگە 3 جار بیخوێنیت و ئەجری ختمەیەکی هەیە. ئایا بیستوتە لە پێغەمبەرمانەوە صلی الله عليه وسلم هەر کەسێ تەسبیحێ 100 جار قول الله ئەحەد بخوێنێ، خوای پەروەردگار کۆشکێکی لە بەهەشت بۆ دروستەکات. دووەمیان مژدەت لێوێ هەر نوێژێکی جەماعەت کە لە مزگەوتاییکەی ڕیزێک پڕەکەیتەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای پەروەردگار دەرەجەیە بەرزەکاتەوە و ماڵێکت لە بەهەشتا بۆ دروستەکات. سێمیان هەر کەسێ مزگەوتێ دروستکە یا بەشدار بێ لە دروستکردنی مزگەوتێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە ماڵێکی لە بەهەشتا بۆ دروستەکە. چوارم دڵ و خۆش بێ سەردانی هەر نەخۆشیەکەت کردووە لە بەرامبەریا لە بەهەشتا خانوویەکت بۆ دروست کراوە. پێنجەم ماڵێک لە بەهەشتا هەیە ناوی بەیت الحەمدە. ئەزانی ئەم ماڵە بۆ کێیە؟ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ لە دنیاە خوای پەروەردگار جگەرگۆشی لێ سندوێتەوە، منداڵێکی کۆچی دوایی کردی و سەبر بگرێ لەسەری ناشکری نەکە، سپاسی خوای پەروەردگار کە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە لە بەهەشتا ئەو خانوو ئەکاتە قسمەتی. شەشەمیان لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير. أما ذكري رويشنا ناو بازار پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک بیخوێنێ خوای پەروەردگار هەزار چاکەی بۆ نووسێ، یعنی ملیۆنێ تاوانی بچووکیە سڕێنێتەوە و هەروەها ملیۆنێ دەرەجە بەرزێکاتەوە و هەروەها خوای گەورە لە لای خۆیە لە بەهەشتەکەیە ماڵێکیشی بۆ دروستەکات. لەمە دوا درێخی لێکەی کە ڕۆیتە ناو بازار حتمما نا ئینشاءالله. سنەتی ڕەواتیبەکان دڵنیام ئەم قسە بیستووە، بەس ئایا جێبەجێت کردووە؟ ئەگەر نایزانی لەمە دوا جێبەجێکە و بیزانە. سنەتە ڕەواتیبەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ 12 ڕەکعاتە. هەر کەسێک پێش نوێژی بەیانی 2 ڕەکعات کات، پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕەکعات بکات سنەت، دوای ئەوە دوای نوێژی نیوەڕۆ بە هەمان شێوەز 2 ڕەکعات نوێژی سنەت کات و هەروەها دوای نوێژی مەغریب و دوای نوێژی عیشایەکی 2 ڕەکعات سنەت کە ئەمە ئەکاتە چەندێ؟ ئەکاتە 12 ڕەکعات سنەت. پێوترێ سنەتی ڕەواتیبەکان. هەر کەسێ ئەمانە لە هەر ڕۆژێکا بیکە هەموو ڕۆژێ لە بەهەشتەکەیە کۆشکێکی تایبەتی بۆ دروستەکرێ. هەشتم نوێژی زوحا فەزلی زۆرە. هەر کەسێ بەیانیان هەڵسێ لە خەو 4 ڕەکعات نوێژی زوحا بکە و پێش نوێژی نیوەڕۆ بە هەمان شێواز 4 ڕەکعات نوێژی سنەت کە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەهەشتا گرنگی ماڵێکی بۆ ئەکات. نۆیەم ڕەوشتی جوان میزانی کردەوە چاکەکانن زۆ قورسەکەن. هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک فەرمودەیە گرنگی 3 ماڵی کردووە بۆمان لە ماڵەکانی بەهەشت. فەرمێتی هەر کەسێک واز لە مناقەشە و دەمەدەمە بێنێ ئەگەر ئەوش لەسەر حەقوێ خوای گەورە ماڵێکی لە بەهەشتا پێبەخشێ. واز لە درۆکردن بێنێ ئەگەر بەگاڵتەیشی بێ خوای گەورە ماڵێکی لە بەهەشتا پێبەخشێ. خوای پەروەردگار ماڵی لە بەهەشتا بە تایبەتی داناوە بۆ کەسانەی حەسونە خولوقه ڕەوشتی جوانە. لێم و کۆتایی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ناو بەهەشتا ماڵێ لێکەیە لە دەرەوە ناوەی دیارە لە ناوەش دەرەوەی دیارە. الله تعالی عەلەمە بێ ئەم ماڵانە خوای پەروەردگار لە چی دروستی کردبن. ئەزانن ئەم ماڵانە بۆ کێیە؟ رسول الله صلى الله عليه وسلم فرميتي بو أوانا كنانا دنا فقير وهروها صلاة لخلقية وهروها شوان كخلق خوتوا أوان خريكي شوني وشكردنا دعوة كم لخواي فرورجار خواي قول لما الله كاني خوي لبهشتها يبش ما نكاو بهش بكات قسمتي هم ولاك. السلام عليكم.